لە ڕابردوودا ڕۆشتنی ڕووباری سیروان بە دەشتەکانی گەرمیاندا دیمەنێکی دڵڕفێن و ژینگێکی جوانی بەخشی بوو بە ناوچەکە، بەڵام ساڵانێکە بەوەی ئەو کارگانەی لەسەر ڕووبارەکە دروستکراوە بە تەواوەتی سروشتی ئەو ناوچانەی گۆڕیوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان و ژینگە پارێزانی ناوچەکە لێکەوتووەتەوە و داوا دەکەن ئەو کارگانە لە ناوچەکە دوور بخرێنەوە یان ڕێک بخرێن بۆی لەوە زیاتر مەترسی لەسەر ژینگەی ناوچەکە دروست نەکات. داواکارەکەی ئێمەوە تەواوی ئەو خەڵکی کە پشگیری ئێمەیان کردووە هەر ئەوەیە مەسەلەن ژینگەی سەر سیروان پارێزێ ئەو غەسالانە یاخود لا ببرێنە چەوە وەرزیەکان یاخود میکانیزمێکی ئۆتۆیان بۆ دانێ کە ئەوەندە ڕێڕەوی ئاوی سیروان و ژینگەکەی لە ناو نەبرێ بەداخەوە ئەو دارانەی کە لەوێ لە ناوە برێنداری وایتیایە ماوەی 10 ساڵ زیاترە یاخود دەتوانی بڵێ ئێستا لە ماوەی 2 ساڵە ئەگەر ئیش ئەو غەسالانە ئیشی لەسەر نەکەن هەموو دارەکان سەوزە بن. ئەو کارگانەی لەسەر ڕووباری سیروان کار دەکەن لە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی گەرمیان تۆمار کراون، ئەوان ئاماژە بۆ دەکەن هەر کارگەیەکی چەولم لە سنوورەکەدا سەرپێچی بکات سزا دەدرێت و لێپێچنەوەی یاسایی لەگەڵدا دەکرێت. لە سنووری داری گەرمیان بە نزیکەی چلکانی چەولم و جۆرەکانی تر ساڵانە مۆڵەت بەدەستهێنن. بەڕێوەبەرایەتی و کانزاکانی گەرمیان بەشێکی چاودێریکردنی ئەو پرۆسەی لە ئەستۆیە کە بریتە لە چاودێریکردنی ئەو موادەی کە هەڵیەگرێت واتە ئەو ڕووبەرێکی بۆ دیاریکراوە لە دەروی ڕووبەری خۆی کار نکات ئەگەر لە دەروی ڕووبەری خۆی کاری کرد بەڕێوەبەرایەتیمان لە ڕێگەی لیژنەکانەوە سەرپێچی لەسەر تۆمارکرێت بۆ نمونە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە سنووری داری گەرمیان لەلایەن لیژنەکانی بەڕێوەبەرایەتیمانەوە لیژنە هاوبەشەکان 140 سەرپێچی لەسەر خاوەنی کانەکانی چەولم تۆمار کراوە. خاوەن کارگەکانی چەولم تۆمەتبار دەکرێن بەوەی بوونەتەوە هۆی تێکدانی ژینگەی ناوچەکە و گۆڕینی ڕێڕەوی ڕووباری سیروان، بەڵام ئەوانە و تۆمەتانە ڕەت دەکەنەوە و دەڵێن هەڵمەتێکی ناڕەوامان بەرامبەر دەکرێت و هەر خاوەن کارگێکیش لە کاتی دانانی کارگەکەتە لە فەرمانگە حکوومیەکان بەپێی یاسا مامەڵەی بۆ کراوە. زیاد لە مۆڵەتی دائیرە وەرەگرین لێرە هەر کارگەیەک داری هەیە داری تیابێ لە مەقلاکەی داری تیابێ دارستان و پاوەنی تایە ئەتوانێت ئەو مەقلعەت بۆ دیاری نەکا هیچ کاتە ڕێڕێی ئاوی سیروان ناگۆڕێت تۆ بە حکومیەوەی ساڵانە لافاوێت تۆ ئەم ساڵ ئێساکە کەم بارانیە خەڵکی وای لێ کردو وشکە ساڵی هەرەڵێن خەتای غەسالەیە. لە سنووری ئیدارەی گەرمیاندا 40 کارگەی چەولم لەسەر ڕووباری سیروان کار دەکەن و مۆڵەتیان پێدراوە. لەو کارگانەدا مادەی خاوی دروستکردنی بینا ئامادە دەکرێت و ڕەوانەی شارە جیاجەکانی هەرێمی کوردستان دەکرێت. ڕێبی محەممەد شارپرێس گەرمیان.